خێزانی ئاسوودە. ودي أكتب كلمة وأرسلها إليك. بەناوی خودای گەورە و میهرەبان، بینەرانی عزیز، سڵاوی خوای گەورەتان لێبێت. خانەوادە عزیزەکان، زۆرێ لە کاتەکانی ئێمە بۆ ئاسوودەبوونی تاکەکانی خۆمانە. کاتێک کە کاسبی دەکەیت، کاتێک کە هەوڵی بڕوانامە دەدەیت، خانوو دەکڕیت، خانوو دەفرۆشیت، ئۆتۆمبیل دەکڕیت، پارچەیەک زەوی دەکڕیت بۆ 10 ساڵ بۆ 15 ساڵی تر، زۆر جار تەنانەت خستنەوەی منداڵیش بۆ ئەوەیە کە خێزانێکی ئاسوودەمانە بێت. بە هەڵەدا چووینە ئەگەر ئێمە هەموو ئەو شتانی کە هەمانە بەکاری نەهێنین لە پێناوی دروستکردنی خێزانی ئاسوودەیە. لە بەرنامەکانی پێشووە چەند خاڵێکمان باس کرد لەسەر خێزانی ئاسوودە. خێزان چییە و چۆن دروست دەبێت، مەرجەکانی دروستبوونی چییە، کوڕ و کچ چۆن لە یەکتری تێبگەن و چیش خاڵێک لە کوڕۆکچەکانە هەبێت باشتر و چاکترە، پیاوان خانمان چی بکەن بۆی بتوانن خێزانێکی ئاسوودەیان تیا دروست بێت. ئەزیزان، لە ڕووی زانستیەوە ئەگەر بێت و ئەو خاڵانی پێشوو تەطبیق بکەین، جێبەجێ بکەین، من دڵنیام لە 90 بۆ 95 لە ناو ماڵ و خانەوادەکانە خێزانی ئاسوودە دروست دەبێت. ئەگەر بێت و لە کاتی هەڵبژاردندا ئەو مەرجە تەندروستانی کە دەبێت لە کوڕەکەیە هەبێت یان لە کچەکەیە هەبێت، ئەو شتانی کە باسمان کرد دەبێت یەکتری ناسین و وردبوونەوەی پێویست بێت. ئەگەر تەنها زەواجێکی سەرجادە نەبێت، زەواجێکی فەیسبوک و تۆڕی کۆمەڵایەتی نەبێت، زەواجێکی حەفلەیەک نەبێت بڵێ وەڵایی هەستم کرد سەرچۆپی زۆر جوانەگرت یان شقلی زۆر جوان بوو. زەواجێک نەبێت لەوەی کە لە حەفلەیەکە، لە مناسبەیەکە، لە کۆڕێکە، لە سمینارێکە بینوێتی بۆ 5 دقە و بۆ چەند خولەکێکی بەسیط و تەواو نە. ئەگەر تەنها و تەنها وابێت، من گومانم هەیە لەوەی کە تۆ بتانی خێزانێکی ئاسوودە دروست بکەیت. بەڵام ئەگەر بە وردبوونەوەیکی باش و چاک و مەزبوط بێت و بە لێکدانەوەیکی باش و چاک بێت، ئەوە دڵنیام خێزانی ئاسوودە لە ماڵی تۆ و لە خانەوادەی تۆیە دروست دەبێت. ئەزیزان، بابەتێکی تر کە ئەمڕۆ دەمانەوێت باسی بکەین بۆ دروستبوونی خێزانی ئاسوودە، ئەویش بریتە لە هۆکاری جیاوازی و ناکۆکی. ئەگەر کچ و کوڕی جوان و ئازیزمان نەزانن ئایا جیاوازی هەیە لە بینی ژن و پیاوە، ئایا ژن و ژنخوازی کە ڕوودەدات و دوای ماڵ و خانەوادەیەک دروست دەبێت، بەڵگەیە لەسەر ئەوەی بە هەمان نەمەط، بە هەمان خۆشەویستی ئەبێ هەتاوەکو مردن وا بڕوا، یاخود نە دەشێ بەرز و نزمی هەبێت. هەر کچ و کوڕێکی جوانمان خێزان دروست دەکات، قەنەعەتی وابێت یەکەم جار چەند یەکتریان خۆشویستووە و هەتا مردن دەبێت هەروە بێ 100% ئەگەر تۆزێک بەرز و نزمی بکات، مانای وایە خێزانێکی فاشل و دۆڕاوتانەیە، کاتە ئێوە هەڵەن، ئێوە بەڕاستی بنچینە و بنتەمەڵی خێزانی ئاسوودەتان دانەناوە. تۆ دەبێت هەوڵ بدەیت کەم تا زۆر قەنەعەتێک بۆ خۆت دروستکەی کە جیاوازی لە بینی ژن و پیاوە شتێکی ئاساییە. ئێوە خوشکوبران نین، ئێوە دوانەیەک نین لە دایک لە دایک بووبێتن، ئێوە دوان نین لە هەمان کرۆمۆسۆمۆ پەیدا بووبێتن، لە هەمان زایگۆتەوە هاتی بێتن لە کاتی مناڵبوونە. ئێوە لە هەر یەکەی لە عاشرەت و لە مەملەکەت و لە جۆرە کەسانێکەوە هاتوونە، بۆیە جیاوازی لە بینی مرۆڤەکانە ئاساییە. بەڵام گەورە و بچووکی هەیە ئەم جیاوازێ. ئایا جیاوازیەکەی بینتان زۆرە یان کەمە؟ ئەگەر جیاوازیەکی کەم بێت و سنووردار بێت، من گومانم لەوە نییە کە بە شێوازێکی گفتوگۆیەکی ئاسایی هێمنانە کچ و کوڕەکە دەتوانن زوو چارەسەریکەن. بەڵام ئەگەر چارەسەر نەکرێت، ئەگەر وازی لێ بهێنیت، ئەگەر ئیهمالی بکەیت، ئەگەر بە ناوی سۆز و خۆشەویستی و محەبەت و عاتیفەوە چاوپۆشی بکرێت لە یەکتری، ڕۆژ بە ڕۆژ تەشەنە دەکات. بۆیە دەگاتە ڕۆژێک کە زۆر جار وا بووە پیاوەکە دەڵێت دوکتۆر هەتا لوتم هات، تەواو تەحملم نەما و هەتا ئێرە و بەس و من دەمەوێت تەلاقی دەم. بۆ پێشتر پێت نەوت دڵم نەهات، بۆ پێشتر قسەت لەگەڵا نەکرد حەزم نەکرد تووڕێکم، بۆ پێشتر جوابت نەدایەوە حەزم نەکرد تەریقی بکەمەوە.
کەواتە حەز نەکردنەکە وەزاڵ نەبوون بەسەر نەفس و ئارەزووە، وەزاڵ نەبوون بەسەر عاتیفەیە و بەکارنەهێنانی مێشک و دڵ و دەروون و عەقڵ و هەمووی پێکەوە کە لە بەرنامەکانی پێشووە باسمان کرد زۆر جار هۆکارە بۆ ئەوەی کە کێشە و ناڕەحەتیەکان و مشکلەکان دروست بێت. ئەزیزان من پێم خۆشە چەند خاڵێک باسکەین کێشەی خێزان بۆ ڕوئەدات بۆی کچ و کوڕە جوانەکانمان کە سەیری ئەم بەرنامەیە دەکەن کە دەیانەوێت خێزانێکی ئاسوودە و خۆشبەختیان هەبێت دەبێ وریابن ئەم جیاوازیانە هۆکارێک نەبێ بۆ ئەوەی کە کێشیان بۆ دروستکە. یەکێ لەو هۆکارانی کە زۆر جار لە کتێبەکانە باس کراوە بریتێ لە هۆکاری فەرهەنگی، هۆکاری کللتوری. بۆ نمونە ئەگەر ژن و مێرد لە دوو ئاینی جیاواز بن، تەنانەت ئەگەر لە یەک ئاینیش بن بەڵام لە دوو مەزهەبی جیاواز بن، تەنانەت لە هەمان ئاینیش بن بەڵام تێڕوانینیان بۆ ئاین جیاواز بێت، تێگەشتنیان بۆ دنیا جیاواز بێت، تێگەشتنیان بۆ قیامەت جیاواز بێت، ئەو شتانی کە ئەم لە لای بە حرامە لە لای ئەو حەڵاڵ بێت، ئەو شتانی کە لە لای ئەم حەڵاڵە لە لای ئەو حرام بێت. ئەمە یەکێکە لەو هۆکارانی کە دراسە کراوە لە کتێبەکانە بەڕاستی ژیانی هاوسەرەتی تێک دەدات. جیاوازی فەرهەنگی، جیاوازی کللتوری زۆر جار هۆکارە بۆ ئەوەی کە خێزانەکان ڕوبەڕووی کێشە بنەوە. ئەزیزان بۆ معلوماتی جەنابتان شەرت نییە ئەم دوانە لەسەر نوێژیان لەسەر ڕۆژوو یان لەسەر لەچک بکەن بە شەڕ، بەڵام تێڕوانینی مێشکیان بۆ شتەکان جیاوازە. ئەمیان بە باگراوندێکی دینی بیر دەکاتەوە، ئەویان بە باگراوندێکی دنیایی بیر دەکاتەوە، ئەمیان قەنەعەتی وایە کە هەر شتێک بکەی بۆ ڕازیبوونی دڵی بەرامبەر زۆر ئاساییە، بەڵام ئەمیان قەنەعەتی وایە با خەڵکیش لێت ڕازی نەبێ دەبێ خوا لێت ڕازی بێ. ئەمیان ئەگەر کچەکەی یان کوڕەکەیە قەنەعەتی وایە کە دەبێ هەندێ شت نەکەیت کە کۆمەڵگا و کە خەڵکی پێی خۆش نییە. ئەمی تریان دەڵێت ئەگەر من خوای لە خۆم ڕازی بکەم با کۆمەلگاش زۆر پێی خۆش نەبێ، من بۆ خۆم دەژیم بۆ کۆمەلگا ناژیم، بۆ دەوروبەرەکەم ناژیم. لە ئەنجامە هۆکارە بۆ کێشەی زۆر دروست بوون، لە ئەنجامە تاسیل لە خواردنەکە دەکات. بۆیە باسی فەرهەنگی کللتوری دەکەم، تاسیل لە جلوبەرگ دەکات، شێوازی قسەکردن، شێوازی سەردانەکان، شێوازی هەڵس و کەوتکردن، شێوازی وەڵامدانەوە، بواری کللتوری و فەرهەنگی زۆر جار تەداخل دەکات لە دانانی فەیسبوک، لە خوێندن، لە شێوازی پارە پەیداکردن. پیاوەکە دەڵێت دکتۆر من پارە پەیدا دەکەم و بۆ ماڵەوە، ژنەکەش دەڵێ من ئەم جۆرە پارە پەیداکردنم بەدڵ نییە، هەستەکەم حرامە، سووی تێدایە، بووە بە شەڕ و بە ئاژاوە لەم وڵات و مەملەکەتی خۆمان بینیومانەکە تۆزێک کەمە لەم جۆرە، بەڵام بینیومانە تاکوتەرە کە ئافرەتەکە وتێتی من تەلاقی خۆم وەردەگرم، حەز ناکەم لەگەڵ ئەم پیاوەیە ژیان بەردەوام کەم کە هەستەکەم پارەکەی کە دەی خۆم ئەو خواردنەی دەی خۆم بە حرام پەیدا دەبێت. کەواتە کاتێک کچ و کوڕێک دێنە ناو خانەوادەیەکی تازەوە، لە کچەکەیان لە کوڕەکە دێتە ناو ماڵ و خانەوادەیەکی تازەوە، ئەگەر بێت و فەرهەنگێکی جیاواز، ئوستوبێکی جیاواز، بیرکردنەوەیەکی جیاوازیان هەبێت لە بواری دینی و لە بواری فەرهەنگیە، ڕەنگە هۆکارێکی زۆر گرنگ بێت بۆ ئەوەی کە کێشە لەو خێزانە دروست بێت. لە ئەنجامە کاری نەشیاو دەکات، کاری ناپەسەند دەکات و زۆر جار ئەمە ناپەسەند نییە لە لای خۆی، نەشیاو نییە لە لای خۆی، بەڵام لە لای ئەم خانەوادە نەشیاوە. بۆیە هێواش شێواش دیقەتمان داوە کێشەکان قوڵ دەبێتەوە و بە چارەسەر نەکراوی دەمێنێتەوە و لە کۆتاییە زۆر جار بەداخەوە کە چارەسەر نەکرا دەگاتە کێشەی تەلاق و جیابوونەوە. کاتەوە بۆ خۆی خاڵێکی زۆر گرنگ و موهیمە کچ و کوڕە جوانەکانمان دەبێ هەوڵ بدەی لە بواری فەرهەنگیە، لە بواری بیرکردنەوەی دینیە، لە ئاستی دینیە کەم تا زۆر ئەگەر لە خۆت نزیکتر بێ باشتر و چاکتر و مەزبووترە. لێتان ناشارینەوە ئێمە تەجروبەیەکمان هەیە لە زەواج و تەجروبەیەکمان هەیە لە ماڵ و خێزان دروستکردن و لەگەڵ خەڵکیە تەعامل دەکەین، تۆزێک کەم ناڵین 100%، بەڵام تا ڕادەیە کەم ڕوودەدات لە دوای زەواج بتوانرێت گۆڕانکاری بەسەر شەخصەکانە ڕووبدا، بەسەر کەسایەتەکانە ڕووبدا. بۆیە تۆ دەبێت ئەم کەسە، ئەم کچە یان ئەم کوڕە بنچینەیەکی هەبێت، تا ڕادەیەک دامەزراوەیەکی هەبێت، تا ڕادەیەک و کۆڵە بنتەمەڵێکی باش و چاکی بنیاد نابێت بۆ ئەم بینایی کە دەیەوێت لە داهاتوە بنیادی بنێ. بەڵام تۆ گەر بەتەما بیت ئەهلی هیچ نەبێت، بەتەمابی لە داهاتوە باشی کەی بۆ خۆی کێشەیە ناتوانیت کۆنتترۆڵی بکەیت. ئەزیزان هۆکارێکی تر کە زۆر جار دەبێتە هۆکاری ناکۆچی،
هۆکاری دروستبوونی خلاف و کێشە و ناڕەحەتی و تێکدانی خێزانی ئاسوودە بریتێ لە هۆکاری بەدەنی لاشە. ڕاستە ئێمە زۆر جار دەڵێن جوانی پێوەەر نییە، هەموو ئەم ڕستەیە دەڵێن، بەڵام بەداخەوە کە لە زۆر شوێن بەکاری دێنین، بەڵام ڕاستیەکەی وان نییە. ئەزیزان، بۆ زانیاری بەڕێستان ئەو کچ و کوڕانەی کە زۆر جار بەم بیرکردنەوە بیر دەکەنەوە کە با جوانیش نەبێت کێشە نییە، و کاتێک کە ئەم قسەیە دەدەی بە گوێیە زۆر لای ئاسایە دەڵێ ئەتیادیە من هیچ جوانی ناکەم بە پێوەەر، بەڵام بە تەجروبەی توێژینەوەکان دەرکەوتووە لە داهاتووە کاریگەری دەبێت لەسەر خێزانی ئاسوودە. ڕاستە دەڵێن ئەوەی کە دەموچاوی ناشرینە بەڵگە نییە لەسەرەوەی خێزانێکی ئاسوودە دروست ناکات، بەڵام کەوتۆتە سەر مرۆڤەکەش. ئەگەر تۆ لەو جۆرە مرۆڤەی کە هەستەکەی کەم تا زۆر جوان و ناشرین کاریگەری لەسەر دروست دەکات، ئەگەر لەو جۆرە مرۆڤەی کە هەستەکەی ڕەگەزی بەرامبەر بە گوێرەی جوانی و ناشرینی تەعامل و هەڵسو کەوتی لەگەڵا دەکەیت، ئەگەر لەو جۆرە کچەی کەم تا زۆر هەست دەکەیت کە تا ڕادەیەک جوانی پێوەرێکی 100% نا، بەڵام تا ڕادەیەک پێوەرێکی کەم تا زۆرە لە لای تۆ لە ڕووی دەروونزانیەوە دەڵێ هەوڵ بدە لە بڕیاردان و لە ئۆکەیکردن و لە ڕازی بوون تا بۆ کەسانێک کە هاتۆتە پێشەوە ئەم پێوەرەش کەم تا زۆر حسابێکی بۆ بکرێ. ناڵێن بیکە بە پێوەری ڕقم 1، بەڵام یەکێک بێت لەو پێوەرانەی کە کەم تا زۆر بۆ هەڵسەنگاندەکانت بەکاری بێنی. لەو جۆرە کەسە مەبی کە دەوروبەرت هەڵت بخەڵەتێنێ و بڵێ جوانی مشکلە نییە. ئمە زۆر جار بینیمانە پور و خاڵۆژن و مامۆژن و هەنێ لەم جۆرە کەسانە کچەکان هەر خەڵەتان و تیانە جوانی مشکلە نییە، وەکەی مشکلێ وکەی کێشەیە و بەخوا زۆرت یادی و بەڵام دوای ماوەیە کە قسەمان لەگەڵا کردو لە کاکتۆر هەستەکەم زۆر نائاسوودەم نائارامم، پیاوەکەم بەڕاستی وەکو پێویست جوان نییە. ڕاستە من دڵم داوەتەوە، ڕاستە توێژەرێکی دەرونی دڵی داوەتەوە، ڕەنگە مامۆسایەکی ئاینی دڵی دابێتەوە کە بڵێ ئیدارەکردن لەگەڵ ئەم پیاوە، بەڵام لەسەر ناخ و دڵ و دەرونی کاریگەریەکی زۆری دروست کردووە و بیرکردنەوەیەکی زۆر گۆڕیوە و هەستەکەم کە هۆکارێکە بۆی کە خێزانێکی نائاسوودە نەبێ. بۆیە تۆ دیقەت بدە کاتێک کە دەچیت بۆ زەواجێک بۆ ژن و مێردێک، باوەڕ ناکەم تۆی بینەر ڕازگۆ نەبی لەگەڵ خۆتا یەکێ لەو شتانەی کە سەیری دەکەیت سەیری دەکەیت تا چەند ئەم کچ و کوڕە گونجاون لە جوانی و لە شکڵا تا چەند لەیەکەوە نزیکن. زۆر جار دەبینی کچەکەیان کوڕەکە زۆر ناشرینە، یەکسەری لە ناخی خۆتاڵی باشە کوێراییان داهاتووە، باشم بڕیاریان چۆندا، ئەمە چی بڕیارێکە، ئەمری ئەو کەسە نەمێنێ کە ئەم بڕیاری بۆدان ئەم کەسەی بۆ دۆزینەوە. خۆ ڕەنگە من و تۆ هەڵە بین، بەڵام من دەڵێم لە عەقلی هەموو مرۆڤەکانەکەم تا زۆر مەسەلەی جوانی بەدەنی و هۆکاری بەدەنیەکێکە لە پێوەرەکان. بۆیە لە ڕووی زانستیەوە ئێمە با زانستیانە قسە بکەین. ڕاستە لە ڕووی دینەوە دەڵێن نابێت جوانی بە هیچ شێوەیەک پێوەەر بێت، بەڵام هەر لە هەمان دینیشە لە دینی ئیسلامیشە بڕیاری ئەوەش دراوە کە دەکرێت کچەکە یان کوڕەکە گەر بە یەکتری ڕازی نەبن ڕەفزی بکاتەوە. کاتێک کە ئافرەتێک هاتووە بۆ لای پێغەمبەر درودی خوای لەسەر بێ کە پێی وتراوە دەمدرێن بە خزمێکی خۆ من پێم خۆش نییە، خۆ لە حەدیسەکان نەیوتووە لەبەرەوەی نوێژ ناکا و عیبادەت ناکا، لەبەرەوەی ئەهلی شەو نوێژ نییە بۆیە بەدڵم نییە. من دڵنیام ئەگەر پێغەمبەر درودی خوای لەسەر بێ بچوایەتە تەفسیل و ئافرەتەکە دەڵێ ڕەنگە شکڵین بەدڵ نەبێ، ڕەنگە شێوەین بەدڵ نەبێ، بۆیە پێغەمبەر درودی خوای لەسەر بێ لەو فەرمودەیەت دەڵێت تۆ مافی خۆتە، تۆ دەتوانیت ڕەفزی بکەیت، تۆ دەتوانی ڕەفزی بکەیت. دوای اینجا کە کۆتایی حەدیسەکە فەرمودەکە خۆتان بیخوێنەوە کە وتوێتی ڕازیم، بەڵام هەر حەزم کرد ئەم پەیامە بگات بە ئافرەتان. کەواتە مەبەستەکەم ئەوەیە کە دەکرێت تۆ ڕەفزی بکەیت، بۆیە یەکێ لە هۆکارەکان کە بۆی خێزانێکی ئاسوودە دروستکەی و لە داهاتووە تووشی کێشە و ناڕەحەتی و مشکیلە و بێتاقەتی و بیرکردنەوەی هەڵە نەبێت، ئەبێ هەوڵ بدەیت کەم تا زۆر تا ڕادەیەک ناڵین زۆر کەم زۆر زۆریش مامناوەند تا ڕادەیەک جوانیەکانی ئەم کچ و کوڕە لە یەکەوە نزیک بن، ئەوە ڕەنگە لە داهاتووە هاوسەرگیریێکی باشتر و چاکتر و مەزبوطتر بێت و کێشەی بۆ دروست نەبێت. بەڵام ئەگەر بێت و جیاوازیش هەبێت لە جوانیەکەیە، ئێمە ناڵین 100% ئەمەتر هۆکارێکە بۆ بێتاقەتی و ناڕەحەتی بیرکردنەوەی ئافرەتەکە پیاوەکە دەبێت جوان بێت. ئێمە دەڵین جوانی دەبێت گرنگە، بۆیە جاری وا هەیە کە دەڵێن جوانی تەنها و تەنها ڕوخسارەکە نییە و چەند سانتیمەی دەم و چاوەکە، ڕەنگە ئافرەتەکە ئەم کەسەی زۆر لەلا جوان بێت لەبەرەوەی کۆمەڵە سیفاتی جوانی تێدایە، زۆر لە لای جوان بێت ڕەنگە ئوستوبی قسەکردنی جوانە،
زۆر لە لای جوان بێ ڕەنگە سیمایەکی جوانی هەبێت زۆر لە لای جوانە کە کەم تا زۆر هەندێک تەسەڕوفات و هەندێک کردەوەی هەیە لە لای بینیوە جوانە خۆ زۆربەی کچ و کوڕکە دڵیان دەچێتە یەکتری و هەست دەکەن کە بۆ یەکتری گونجاون شت نییە تەنها بە مەلامەحی دەم و چاو بێت زۆر جار هەندێک سیفەتی تر هەیە لەلای ئەو کەسە دەبێت بە جوان من و تۆ و دەیانی تریش دەڵێن ئەم کەسە شیاو نییە بۆ تۆ دەڵێن نەخێر دەڵێت نەخێر ئەم ئافرەتە بۆ من گونجاوە و من دەزانم بۆچی گونجاوە لەبەرەوەی کۆمەڵێ شت هەیە لە عەقڵی لاواعی ئەمە چەسپیوە و بە جوانی وەریگرتووە جوانی دەموچاو بێت یان جوانی کردەوە بێت یان جوانی هەڵس و کەوت بێت کاتۆش بۆ خۆی خاڵێکی گرنگە خاڵێکی تر لەوانی کە زۆر جار خلاف دروستە بێ بریتێ لە خۆیلافی ئابووری هۆکاری ئابووری ئەزیزان زۆر جار کێشە و ناڕەحەتی ژن و مرد لە ئەنجامی باشتریان کەمتریان زۆرتری سەروەت و سامانی کوڕکچەکەوەیە زۆر جار سەروەت و سامانی کچ و کوڕەکە کە دایک و باوکیان وەختی خۆی بۆی هەڕشتونە لە داهاتوە کێشیان بۆ دروست دەکات و ئەمە نەکدانە و دوان بەدەیان ڕوەدات ڕۆژانە و هەفتانە و مانگانە لە وڵاتی خۆمان کچەکە لە ماڵ و خانەوادەیەکی خواپێداوە هاتوون لە خانەوادەیەک هاتووە نەخێری پێنەوتراوە لە خانەوادەیەکەوە هاتووە هەتا و دەقەی شووی کردو بم کوڕە هەمیشە سیارەی بەدەستەوە بووە بە کوڕێک دەڵێ وڵای دکتۆر ڕازی بووینە و یەکتریمان ڕازی بووە کوڕەکە ڕەنگە لە ژیانێ باوکی سیارەی نەبوو بێت و ڕەنگە کەم تا زۆر پارەشی وەکو پێویست پێ نەبێت بڕیاری داوە لە داهاتووە لە مارکێتێک ئیشکات ئەم ئافرەتەش هەمیشە پارە و سەروەتێکی زۆری لە گیرفانە بووە بەدەستەوە بووە لە ڕووی دەروونزانیەوە دەڵێن وەکوتم لە ڕووی دینیەوە دەکرێت ئەم دوانە بە یەک ڕازی بن زۆر باش و چاک و مەزبوطە بەڵام لە ڕووی دەروونزانیەوە دەڵێت گونجانی ئەم دوانە ئاسوودەبوونی ئەم خانەوادەیە تۆزێک قورسە بۆیە هەتا بتواندرێت ئەو ژن و پیاوانە ئەو کچ و کوڕانەی کە زەواج دەکەن تا ڕادەیەک لە ئابووریە لە یەکتری نزیکتر بن باشتر و چاکتر و مەزبوطترە تا بتواندرێت ئەو کچ و کوڕانە کە زەواج دەکەن خانەوادە دروست دەکەن خێزان دروست دەکەن کارێکی وا بکرێت لە بواری ئابووریە لە بواری سەرچاوەدارەکانە باشتر و چاکتر بن لە داهاتووە باشتر و چاکتر دەبن بۆیە زۆر جار من لە کۆڕ و سیمینارەکانە بە دایکان و باوکان دەڵێم باشتر وایە زۆر پارە بۆ کچ هەڵ نەڕێژترێ بۆی نەوەک دوایی ئەم کچە قسمەت و نسیب وابێ بچێتە لە لای پیاوێکە کەم تا زۆر سەرچاوێکی دارایی زۆر باشی نەبێ واتەیەکێ لە چاکە و باشەکانی دایک و باوک کە لەگەڵ کچا دەیکات فێری پارە زۆری و پارە دەستبڵاوی نەکات چکە بەداخەوە فاشترین پەروەردە ئەو دایکەیە کە لە ئەنجامی ئەوەی کچێکی تاقانم هەیە و مەجبورم بەخوا دڵم نایەت نەخێری بۆ بکەم هەرچی پارە و سەروەت و سامانی خیتە خزمەتێەوە تۆ فاشترین پەروەردەت کردووە و تۆ قوڕت کردووە بەسەر ئەم کچە جوانی خۆتە وە لە داهاتووە خێزانێکی ئاسوودەت لەم ماڵە تۆرانووە بۆ چکە تۆ فێری پارەی زۆرت کردووە فێری ئەوەت کردووە مەسروفاتی زۆر فێری ئەوەت ستایل و فێری ئەوەت کردووە کە لەسەر مۆدێل بڕوا ڕاستەک شووی کردووە بە پیاوێکی زۆر باش و چاک بەڵام من گومانم لەوە نییە کە ئەم پیاوە باشە ناتوانێت بە ئاسانی کۆنتترۆڵ ئەم ئافرەتە بکە ناتوانێت بە ئاسانی ئەم ئافرەتە کەم تا زۆر قەنەعەت پێ بکات چکە ئەم ئافرەتە بەتایبەتی گەر تەبعەکەی لەو جۆرە نەبێ پەروەردەیەکی باش و چاک و مەزبوط نەبێ لەبەرەوە ڕەبتی ئەەکەم بە خێزانی ئاسوودەوە تۆی دایک و باوک ئەتەوێ خێزانێکی ئاسوودە بۆ کچ و کوڕەکە دروستکەیت فێری پارە زۆری مەکە فێری ڕۆژانە و مانگانە و هەفتانە و ساڵانە پارەیەکی زۆری مەکە فێری مۆدیل و مۆدیلکاریکی زۆری مەکە هەتا ئەو دەقێچێتە ماڵ و حاڵی خۆی ئەگەر چووە ماڵ و حاڵی خۆی و خۆی خاوەن موچە و خاوەن معاش و خاوەن پارەیەکی زۆر بوو یەخوا دەستیان خۆش بێ بە حەڵاڵی بۆ خۆیان چی دەکڕن و چی دەخۆن و چی دەکەن مشکلە نییە بەڵام کاتێک کە تۆ دەستی زۆر بۆ شت دەکەیت لە داهاتوە بەڕاستی کێشەی بۆ دروست دەکەیت لەبەرەوە لە ڕووی دەنووزانی ئەوش باس کراوە کاتێک کە کچ و کوڕەوە لە دوو سەرچاوە دێن داهاتێکی باش و چاک و مەزبوطیان هەیە یەکێکیان بەڵامێکیان داهات و باش و چاک و مەزبوطی نییە ڕەنگە لە داهاتووە کێشەیەک بۆ ئەم خێزانە دروست بێ ئەوەی کرد لە داهاتێکی کەمەوە هاتووە ڕەنگە داهاتی زۆریشی بێتە بەردەسەوە باشتر بێ و چاکتر بێ و قەدری زیاتر بزانێ بەڵام ئێمە عەکسەکەی دەڵێن خراپە کە ئەگەر بێت و کوڕەکە وەکو پێویست پارەی پێدەبێ خاڵێکی تر کە زۆر گرنگ و مهمە کە دەیکەم بە کۆتا خاڵی ئەم بەرنامەیە ئەزیزان ئەویش ئەوەیە کە دەبێت هەوڵ بدەین لە پیشەکانی کچ و کوڕەکانە کەم تا زۆر لێک نزیک بوونەوە هەبێت ئەو کچ و کوڕانی کە کەم تا زۆر زەواج دەکەن دەبێت ئیش لەسەر پیشەکان بکرێت دەبێت ئیش لەسەرەوە بکرێت کچ و کوڕەکانمان لە ڕێی دایک و باوک و لە ڕێو کەسانەوە کە بزان ئایا چی پیشەیەکی هەیە کچەکەیان کوڕەکە
من عجیبم لێ دێت کاتێککە تۆ ئافرەتێکت هێناوە لە بەشێکە تەعینی بۆ نمونە مەسەن موچەخۆر و فەرمانبەری کۆمپانیایەکە شەریکەیەکە کە هەمیشە دەبێت سیارە و سیارە بڕوا بۆ ئەملاولا و بڕوا بۆ کۆمپانیا و بڕوا سەردانی برج بک و بڕوا سەردانی شار و شار بکە ڕەنگە زۆر جار پێویست بکە لەگە سایقێکا بڕوا تۆیەکی کورد لەگەڵم ئافرەتەیە زەواجت کردووە بەڵام پێش زەواج و قسەکردن ئەوە دێگلایی نەکردوێتەوە کە ئایا تۆ ڕێگەی پێ دەدەی ئەم ئیشە بکات یان نە تۆ دەڕێیت دوایی هێنا من خۆم ڕازی دەکەم واز دەم ئیشە بێنێ دوای زەواجەکەش من ئاگام لێ دەڵێ من ڕازی نابم ئیشە واز لێنایەنم کوڕەکەش دەبێ واز بێنی کچەکەش دەڵێ من 20 ساڵە 25 ساڵە دەخوێنم هەتا ئەم بڕوانامەیەم بەدەست هێناوە من وازی لێنانم و لە ئەنجامە هۆکارێک بۆ جیابوونەوە بۆ ئەوی کە خێزانێکی ئاسوودە دروست نەبێت بۆیە لە ڕووی زانستیەوە دەڵێت ئەگەر تۆ تحقیق بکەیت لەسەر ئەوەی کە بزانی چی پیشەیەکی هەیە و ئایا ئەو پیشەی ئەو لەگەڵ تۆیا دەگونجێت ئەو پیشەی ئەو لەگەڵ عەقڵ و بیرۆشی تۆیا دەگونجێت ئافرەتێکی جوان و ئازیزمان کە سەیرێن بەرنامەیە دەکات خەریکە شوو دەکات بە پیاوێک ئەم پیاوە دەزانێت ئیشەکەی لە سەعات 6 ئێوارە تا سەعات 6 بەیانیە کاتە تۆ دەبێت لە ئێستەوە ئامادەسازیەک بۆ خۆت بکەیت کە هیچ شەوێک پیاوی تۆ لە ماڵان نییە ڕەنگە پێویست بۆ بکات بچیتەوە بۆ ماڵی باوکت ڕەنگە پێویست بۆ بکات لە ماڵی غەزورت بخەوی ڕەنگە پێویست بۆ بکات کە خوشکێکی خۆت لەلات بخەوێ کە ئایا ئەمەت حازر نەکردووە و ئامادەسازیت نەکردووە بۆ ئەم جۆرە پیشەیە و بەتەمای یەکسەری زەواج بکەی من گومانم هەیە کە تۆ بتانی خێزانێکی ئاسوودە و خۆشبەخە دروستکەی خاڵەکان زۆرن کە هۆکارە بۆ ناکۆکچی و بێتاقەتی و ناڕەحەتی بە ئومێدی ئەم چەند خاڵەمان زەبت کردبێت هەوڵ دەین لە بەرنامەی داهاتووشە هەندێک لەو خاڵانی تر باسکەین تا بەرنامەی داهاتوو بەخواتان دەستپێرم خواتان لەگەڵ شايفة نجمة صغيرة وين راحت النجوم اللي معاها بس وين أمها وأبوها بس وين أمها وأبوها ودي أكتب كلمة وارسلها إليها ودي تبقى خێزانی ئاسوودە ودي أكتب كلمة